ئەو دەمەی پێشمەرگە کەم بوو، دوژمنەکانمان زۆر بوون. دانەدانا کوڕ ئازاکانی ئەم نیشتیمانە ئەچوونە بەرەی گەل و ئەبوون بە پێشمەرگە. ئەو دەمەی تارمایی و هەوری ترس ئاسمانی کوردستانی داپۆشی بوو، بەڵام ڕۆڵەکانی نیشتیمان بە سەخاوەتەوە ڕوویان ئەکردە شاخ و ڕوحی خۆیان ئەکردە قوربانی بۆ ئەم نیشتیمانە. لە مێژووی کام شۆڕشی دنیادا هەبووە دوژمنەکەت شاهیدی ئەوەت بۆ بدا کە بڵێت بەڕاستی ئێوە قارەمان و ئێوە ئازادیخوازێکی ئەم نیشتیمانەی خۆتانن. ئەمە شاهیدانی دوژمنەکانی کورد بۆ لە کاتی بەرگریکردندا کاتێک کە کەوتونەتە دەست هێزی پێشمەرگەی کوردستان. بینەرانی بەڕێز و خۆشەویست، لە نیشتیمان و دایکی شۆڕشین، لە هەوارە کۆنەکانی سەرگەڵ و ئەو دەمەی هێزی پێشمەرگەی کوردستان لێرەوە داینەمە و بڵندگۆی شۆڕشی نوێ بوون. لەم بەرنامەدا میوانداری پێشمەرگەیەکی قارەمانی سەردەمی سەختی خەباتی شۆڕشمان کردووە کە ئەویش هەڵۆیەکی بەرزەفڕی دەشتی هەولێرە. مامۆستا موحسین یەکێک لەو پیاوە جوانانەی شۆڕش میوانی بەرنامەی هەڵۆکانە، بفەرمون پێکەوە چیرۆکەکانی سەردەمی شاخ بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست ئەگەڕێتەوە. ساڵانی هەشتاکان بوو. مامۆستا گیان بەخێر بێیت بۆ بەرنامەی هەڵۆکان. پێم خۆشە منیش و بینەرانی بەڕێزیش مامۆستا موحسین بناسین. مامۆستا موحسین کێ؟ من ناو محسن عوسمان حەمەدە، موالی 55م لە بناری قەرەسووڵە دایک بوویمە، خەڵکی دەشتی هەولێرم، خەڵکی گوندی شۆڕەزارتکەم و ساڵی 1970 بوومەتە پێشمەرگە لە شۆڕشی ئەیلول تاکو هەرس. بەڵام دوای هەرس و گەڕانەوەمان بۆ شارەکان ئیتفاقمان وا بوو ئەگە حکوومەتی عێراقی دام بە مافی میلەتی کورددا بنێ ئێمە دەستەوەسان ڕابۆسین هیچ نەکەین. بەڵام ئەگەر حکوومەتی عێراقی دانی بە مەسەلەی کورد وەنەنا و حەقەکانی نەداینێ بە شەرعی، ناچار بووین قسەمان لەگەڵ حکوومەتی عێراقی کرد. حکوومەتی عێراقی ئیستیجابەتی ئەو تۆی نەبوو، هەر حسابی لۆ نەکردین. لەبەرەوە ناچار بوون بڕیارماندا تەنزیمێک دروستکەین لە ناو ڕێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە. تەنزیمێکمان دروست کرد و دەستمان بە خەباتی سەکداری کردەوە. خەباتی سەکداریمان کردەوە، بەڵام زۆر بێوەزع بوون، ژیانمان زۆر خراپ بوو، ئیمکانیەتمان زۆر کەم بوو. زۆر ڕۆژێک ببینم دێ لە ساڵانی هەشتا بوو لە گوندی چارەگردەڵە بووین لە منتیقەی خوشتەپە، 11 کەس بووین، 3 کراشکۆف و دەمانچەکمان پێ بوو لەگەڵ تفەنگەشی خوازراوە، تفەنگەشی ئەمانەتمان وەرگرت بوو. نردمان بە تەنزیماتی ناوخۆ هاتن بە سیارێک هاتن، گوتیان فەرموون چتان دەوێت؟ گوتمان وەڵڵی ئێمە وەزعمان زۆر خراپە، 11 کەسین، 4 چەکمان هەیە، یەکشمان خواستەوە، 3 کراشکۆفە لەگەڵ دەمانچەکی عیلاجێکمان لێ بکەن. گوتیان بەسەر چاو. ئەنگۆ 3-4 کەسان وەرن، 6-7 کەسمان هێشتەوە بە تفەنگێکی خوازراوەکەەوە. گوتمان ئێوە بە ڕۆژ بڕۆنە دەشت، بڕۆ ناو شاخانە، بە ڕۆژ بە شەوی ژوەرنەوە گوندەکانانی خۆتان بخۆنە تا دێنەوە. ئەو بە ئێمە 4 کەس چوینە دەشتی هەولێر، چوینە هەولێر، چوینە گوندێکی نزیکی هەولێرە. لەوێ مارە خزمەکەم لەوێ بوژنەکە دەرەگوتی نەکەی لێر ڕانەوەستی لێ نەمینێ بگەڕێنەوە، تازە ئەم تاقیب کردوون. چوینە دێش کە شەو لەوێ ماینەوە، کوڕەکەی ساقەکەی کە تەنزیمی بوو چووە هەولێر، لەوێ بەنزین وشی لە سیارەکەت بەیانی زوو هاتەوە. کە هاتەوە سواری سیارەکە بوون لە زورگەزراوی کەندێناوەی، لەوێ سیارەکی عسکەری سیارەکمان گرت، عسکەرش تێدا بوو. سیارەکەمان ڕاگرت، کابرای سایقمان بردە پێشەوە، زوندەکەشمان بردە پێشەوە، سایقەی خۆشمان سیارەکەی لێ خوڕی، بەرەو منتقەی گوێر ڕۆیشتین، بەرە دادەی کوبیان. لەوێ کە ڕۆیشتین سێزێک شعبی چەکەوە ڕاوەستا بوون. برادەکان لەگەڵ بوون، پەلەیان کرد، گوتیان ئەوانە سوارکەین. گوتن ئەوانە سوار ناکەین، ڕاوەست. چوین دویت کە بوون ڕاوەستا بوون، یەکیان چەکی پێ ویشان پێی نەبوو. چوینە خواردی، یەک کەس بوو چەکی پێ بوو. گوتم کاکە لێرە نابی ئەوها، دەبی بچین ئەو کەندەی خوارێ. لەو کەندەکەی خوارێ ڕامان گرت، جەماعەتمان زوندەکە و سایقەی قەدیمی سیارەکەمان بردە پێشەوە، ناوەندێمان چۆر کرد، خۆشمان هەرچێکمان بە کراشکۆف لە پشتەوە بوون، من و دکتۆر ڕەشید و مەلاتەها بڕهانی شتارەکەی دەخوری بە ڕەحمەت بی. هاتنە پشتەوە ناوەندیمان چۆر کرد، گەیشتە ڕاستی یەکەی ڕامان نەگرت، گەیشتە دووەکەی ڕامان نەگرت، گەیشتە سێگازمان کرد هەولێر هەولێر. دیار بەغار هێرکە وشتیان لە ماڵێک کڕی بوو، هەڵیان گرت و هاتن بەرەو سیارەکەی ئێمە هاتن. گوتیان بچینە پشتەوە. گوتن نا مەچنە پشتەوە، وەرن ناوەندێ. هات ناوەندێمە لەوێ چۆر کردیە، هاتنە ناوەندێ، لە ناوەندێ سوار بوون
وتمان بخير بين سەر چاوان دەرگیان پێوەدا خەرچەی دەرگای هات و کراشکۆفمان لەسە دانان قیڕاندمان لێیان گوتمان چەکانتان دانین گوتیان گوت چنە گوتمانمە پێشمەرگەینە گوتیان عوافی والله فیدایی فەڵەستینی جوانە بوونە ڕەبی ڕەحمەتی بخواتان لێوی والله بەڕاستی پێشمەرگەی قارەمان دەستان خۆر بیسەکانمە لێستاندن يعني ئەوە لە وەصفی ئێوە ئەیانوت بەڕاستی ئێوە قارەمانن لە ئەنجامی ئەو هاتنی ئەو منتخە سەختەی حکومەتە هەموو حکومەتە و هیچ پێشمەرگەی لێ نییە و ئەمە هاتینە ناو ئەو منتقەیە دەچین جێ شعبی سەرکەکەین سەرکانە لێ دەستین قسەیان پێ دەڵێن وتی وەڵاستی قارەمان بەڕاستی فیدایی فەڵەستین وای نەکردیە ئەم چالاکێ لە ناو جەرگەی دەسەڵاتی بەعسا بوو ناو دەسەڵاتی بەعسا و منتقەشی فراوان بوو هەموو بەعسی بوو هەموو دەرەبا بوو چەکانمان هینا و هاتینەوە لە پردێ سیارەکەمان کوژاوە بنزین تێدا نمابوو برادەرەکان گوتیان کەوا دەچینە خوارێتینە گەراجی بنزین دێنی گوتمان کاکە نابی گوت دکتۆر ڕەشید زۆر پیاوە شازا بوو سەید دکتۆر ڕەشید گوتی دەسما ناو پردێسم بنزین دێنی گوتمان کاکە ڕاوەتم بنزینمان پێیە احتیاطمان هەیە بنزینەکەمان تێ کرد دووسێ کەسمان گەنجمان بان کرد گەنجەکان گوتیانەوە چیە گوتمان وەرن ئەو سیارەمان لەپاردن گوتیا دیوانە لە ناو سیارە دانیشتن نانەخوارێ گوتمانوانە نەخۆشن بنارێن کورە بنارێن وڵا دەستیان بە نارەنار کردیان نەخۆشن گەنجەکان هات پایان دێشیان تەماشای کرد چی تێدا بگوتیەوە ئەو مەسەلەکەیە وەرن کاکە وەرن پاردن وڵا سیارەکان بۆ پاردن قوتاریان کردین لێوەندەری لە پردێ بامانداوە هاتنە سەر کەلی قەشقەی لە قەشقەی خەلباڵغەشی زۆر بوو خەڵک کە دیار بوو لەسەر قەبران بوو نەمازانی چییە سوار ماتۆر هات سارمان لێ کرد گوتمان کورە چی و خەلباڵغی گوتی وڵا ئەو پرێژنەک مردیە وڵا چوینە خوارێ خەڵکەمان ڕاگرت قسەمان گوتمان ڕاست مەڕۆن قسەمان بۆ کرد گوتمان ئێمە پێشمەرگەینا چوینە عەمەلێکی وامان کردیە هاتینەوە ئێوەش لە قەبرستانیان مردەکەتان خوا لێ خۆش بی ئەمە پێشمەرگەی ئەو سێچەکەمان گرتیەوە هینایتمان زۆریان کەیف پێیا گوتیان خۆ دەستان خۆش بی کوڕی ئازا و قارمە هەر وا دەبی ئەوە بوو چوینەوە منتقەی و چەکانمان بردەوە طبعا ئەوە عملیەی گرتنی ئەو چار پێنجەکە بوو کە لە جێ شعبەکانمان کرد و دامان ئەو کەسەی کە لەگەرمان بوو بێچەک بوون ساڵی چەند بوو ئەمە ساڵی هەشتاکان بوو هەشتا و یەک بوو هەشتا بوو بەڵێ ئەو دەمە پێشمەرگەش کەم بوو پێشمەرگە زۆر کەم بوو بەڵێ مامۆستا مەحسین دیسان باسی داستانی سماقولی ئەەکەین سماقولی دۆڵی سماقولی چەندین جار داستانی گەورە و مەزنی تیا تۆمار کراوە دەسەڵاتی بەعز زۆر مەبەستی بوو دۆڵی سماقولی کۆنتترۆل بکات بە دڵی شۆڕشی ئەزانی لەوێ داستانێکتان تۆمار کردووە ئەوە چ والله ئەمە مەجموعەک پێشمەرگە بووین تقریبا 15 پێشمەرگە دەبووین لە سماقولی گرتی بوون ئەمن تازە هاتمە دەرێ بەرەو سەرکرداهی دەڕۆیشتم سەید حوسێن دۆسکەوان 19 کەس بوون لە دویان نردم چوومە منتقەی دێدەوانی لەگەرم دانیش گوتان دە کاغزمان هەیە لەوان بەسەرکرداتی کاغزەکانم لێ وەرگرت و بەڕێکەکەم هاتمە دۆری سماقولی هاتمە دۆری سماقولی پاشی من خەبەرم لەو هات گوتیان شەید حوسێن دۆسکەوان هەمیان شەید بووینە بەریان هینا لە جەمعیە گۆڵشیان لە جەمعیە هینایە هەمیان شەید بوون حکومەت زانیتی طبعا ئەوان شەید بوون ئەمن بە کاغزەکانی ئەوانەوە هاتمە دۆری سماقولی لە شەو لە سماقولی گرتشی بوون بەیانیان دەورەمان گیرا بوو بەیانمان دەورەمان گیرا بوو شوێنێکمان دیار کرد و جەماعەت لێی کۆبینەوە کاتی کە پێشمەرگە تەوزیع دەبوو بە هەموو پێشمەرگانیان مەسئولەکە بە هەموو پێشمەرگانی دەگۆ لە فلان شوێن کۆبنەوە بۆ ڕۆیشتن شوێنەکەیان دیاری کردبوو دەوکەندێک بوو هەموو پێشمەرگان لەوێ خڕبوونەوە ئەوی نانی دەخوارد دەهاتەوە وێندەرێ دای وەختێک زانیمان بۆ تەقا ئەمە هەندێکمان لە سوێن دانیشتنەکە بووین هەندێکمان لە ڕێ داهاتن کوڕێکی گەنجمان لەگەڵ بوو کوڕێکی ڕەشتالەی جوان ناوی کەریم بوو کەریم شەهید کرا ڕۆحی شاد بێ بەداخەوە وەڵا هەمومان کۆبووینەوە ڕاکردن هەراتین بەرەو دێدەوان لەوێ پێڵا و شتمان لە پێ نەبوو دانیشتم پێڵاوان لە پێ کردبووە پێڵاوەکانمان بەجێهێشت چوینێ دێدەوان لەوێ لە ناو منتکان عەشیرەتی زۆر ڕێک پێک بوون زۆر یارمەتیدەری پێشمەرگەی بوون پێڵایان داینێ و ڕزگارمان بوو لەو کارەسات ئەوەی سماقولی چۆن بوو ینی ئەم داستانە ئەم شەڕ ئاوە ئاسان نەبوو تۆ بە ئاسانی ئەو شەڕی لە سماقولی کرا شەڕیش دکتۆر شەڕی سینەبۆلی ئەحمەد خان بوو سینەبۆلی سەید سەلیم ئەوە شەڕە بوو ساڵی 12 هەفتانەوە پاش من بوو ئەوە ئەمە پێش ئەو شەڕە چوومە سماقولی چوومە سەرەوە لە سەرکرداتی بۆ کاتی شەڕەکە بوو لە مانجی 12 ساڵی هەفتانەوە بوو ئەمە لە مانجی 6 هەفتانەوە دەرچووم شەڕەکەی دۆری سماقولی کە شەڕە گەورەکە کە لەگە حکومەت کرا ئەوە ساڵی 87 بوو ساڵی 79 بوو 79 شەڕێکی تیا کراوە 87 شەڕێکی تیا کراوە سماقولی 87 من لەوێ نەبووم بە 79 من لەوێ بووم شەڕێک کرا شەڕەشی گەورە بوو لە سەید سینەی بۆڵی و ئەحمەد خان و عەفو سەید سەلیم لەو شەڕە بوون لە سماقولی سەرچاوە شەڕەکە لە سماقولی گرتچی تا 150 جوندی کوژرا پێشمەرگەشی زۆر شەش پێشمەرگەمان شەهید بوو هەردوو سەرکردەکە شەهید بوون سەید سەلیم و سینەی بۆڵی هەردووشان شەهید بوون بەداخەوە
وشەڕێکی زۆر قارەمانە نەکرا ما بەس مانجی دوازەی ساڵی 79 بوو ئەمن لە مانجی هەفتی ساڵی 79 باسەکەم کە شەڕەکەمان لە سماقولی گرت چی کرد لەگەڵ 15 پێشمەرگە ئەوە چۆن بە ئەو 15 پێشمەرگەی خۆت بەشدار بوویتە ئەم لەو شەڕێ بەشدار بووم شەڕەکە چ بوو دەوریان گرتین بەیانیان شەو هاتبوون دەوریان گرت ئاگامان لێ بوو جاش هاتبوون جاشی خولەو کانەوەی هات دەوری سماقولی گرتیان گرت بوو طبعا ئەمەش بەیانی لانمان خوارد بوو دەگەڕانەوە شوێنی دیارکرا بۆمان بۆی پێکەوە خڕب کۆ بینەوە بڕۆین لە نکاوە تەقان لێ کردین تەقان لێکردن کاکەریمیان شەهید کرد باش زۆر سپاس لە جێگەیەک خێزان و مناڵەکانت ڕژێم دەستگیریان ئەکات وەڵامی ئەم پرسیارەم هەڵ ئەگرین بۆ دوای ناوبڕێک خۆشەویستان وچانێک ئەدەین و ئەگەڕێینەوە لاتان. بینەرانی بەڕێز و خۆشەویست گەڕێنەوە لاتان بۆ بەشی دووەمی بەرنامەکەمان. مامۆستا موحسین پێشتر پرسیاری ئەوم لێ کردی وتم خێزان و مناڵەکانت لەکوێ بوو ڕژێمی بەعز دەستگیری کردن؟ مناڵەکانی من لە گوندی جلبەسەر بوون جلبەسەر گوندەکە لە منتقەی خوشتەپا لەگە کچێکی کچکۆکەم لەوێ بوو داکم و کوڕەکەکەشم چوونەوە هەولێر. ئەو ڕۆژە کە چوونەوە هەولێر جاشەکان هاتبوون دەوری گوندیاندا بوو خێزانەکەمیان گرت کچێکی کچکۆکەشیان بردم خێزانەکەم بە خەڵکی گوندەکەی گوتبووی بە ژنەشی گوندەکەی گوتبووی ئاگداری بکەنەوە بە موحسینی برێن جیرا ئەوە بوو خێزانەکەمیان لەگەڵ کچێکی کچکۆکەم بردا هەولێر لەوێ تەسلیمی مرکزی شۆرتەی ئیسکانیان کردن دوایش بەرەو بەغدا و لەوێشەوە لە عەرعەر دەڵێ ئەو ڕۆژی ئەمە چوین سواری مانجی 11 بوو زۆر سارد بوو دەڵێ بە کۆسەر بردیانین نانی خوارێ هەکە هاتی خوارێ هەموو دەست پێمان ڕەغب بوو ئەوەندە ناخۆش تا بە عەرعەری ژیرە نەکردم تاوان ماوەک جیران خێزانێکی زۆری پێشمەرگەی دیکەس جیرا بوو مام غەفوری جیرا بوون تامان 134 ژن و منداڵ جیرا بوون یەک دوو پیاوان لەگەڵ دیکەم ژن و منداڵ هەمویان گیرا بوون. اینجا معلومات هات بۆ کاک بەکر حەمە و کاک مام غەفوری کە خەبیرە فەرەنسیەکان لە قەرەچووغن ئەگەر بێ و بیانگرین دەتانی ژن و منداڵەکانی پێبەردەین ئەو مەفرەزەیەکی گەورە ڕێکەتن 15-20 کەس چوونە منتقەی قەرەچووغ لەوێ خەبیرە فەرەنسیەکانیان گرت ئەو خەبیری زەڕە بوو عێراق زۆر تەنگاو بوو هەرچی حەولیدا هەرچی محاولەی کرد قەنەعەتمان بینی کە بیان دێنەوە ئەمە قەنەعەتمان فەڕەنسیەکان خەبیری قومبەلە زەڕی بوون قومبەلەی زەڕی بوون بەڵێ ئەمانە گرنگ بوون زۆر لایەن گرنگ بوو زۆر لای عێراقیەکان زۆر گرنگ بوو اینجا محاولەیان کرد زۆر هەولیاندا ئێمە مفاوضاتمان لەگەڵ نەکردن ئەخیراً گوتیان کاکستان دەوێت لە قیادە وتمان موافقە لەگە قیادە قسە بکەن چون لەگە قیادە قسەیان کرد قیادە داوای بەردانی ژن و منداڵەکانی کرد مەبەستی سەرکردایەتیە سەرکردایەتی بەڵێ ژن و منداڵەکانیان بەردا ڕژێمی بەعس لە بەرامبەر چی 134 بەردانی ئەو دوو خەبیرە لە سەرەتاوە کە ڕژێم خێزانەکانی ئێوەی گرت پێشمەرگە من عەمەلیاتمان نەکرد بەڵێ زەربەمان لە حکومەتەدا لەبەرەوە ژن و منداڵەکان لێگرتین بەڵێ مەسەلا من چیم کردبوو چوو ژنەکەی من بەڵێ
ئەوە گرتیان طبعا ینی ڕژێم ئەو کات خێزان و مناڵی ئێوەی گرتبوو اینجا ئێوە چون خەبیرەکان خەبیرەکان لەوە گرت بمقابل بەردانی خەبیرەکان بڵێن پارەتان دەنێت بڵێن نامانەوێت تان دەوێتی بژنە مدارەکانمە لەو بەردە ئەوە بوو طبعا داوایکی تان دەیوتمان هیچمان قیادە دەزانی چون پازەتان لەگە قیادەی کرد لە قیادەی داوان لێکوتیان 134 ژنمدارمان گیرا لەگە دوو زەلامان بەرمە بەرێ بۆمان بەردن ئەو بەریاندان ئەمەش خەبیرەکانمان دانەوە لە سەرکرداتی خەبیرەکان لە سەرکرداتی بوون قوواتی عێراقی هەموو منتخەتەنی نەیتوانی خەبیرەکان بگرتەوە پاس یوزبوونی ئەو محاولێ کرد پاشەوەی دەسەڵاتی نما بە عسکەری هیچ پێ نەکرا بارانش زۆریش هاوکارمان بوو کە جێش عێراقی نەیتوانێت مەبەستەکانی خۆی پێچی خەبیرەکانمان گیان لە سەرکرداتی کە خەبیر گەیشتە سەرکرداتی لەوێ گوتمان بڕۆن مفاوضە لەگە سەرکرداتی بکەن چون مفاوضاتیان کرد سەرکرداتی پێی گوتیان 134 کەسمان گیرا لەو 134 ژن منداڵی دوو زەلامی تایە ئەمە بۆ بەردن ئەوە بوو بەریاندان و ئەمەش خەبیرەکانمان دانەوە باش ئەمە ینی ئەو ڕاستی ئەسەلمێنێت کە لێرە و لەوێ هەندێک کەس قسە لەسەر ئەوکەن کە ئەڵێن ئەو کات شۆڕش خەڵکی ئەژنەوی ئەگەریان چەند کەسێکیان ئەگەر لە بەرامبەر پارە بەری ئەدان ئەمە ئەسڵ و ئەساسی نییە ئەسلی نەبووە ئەمە ڕاستە ڕاست نەبوو ئەمە بەست جیرانی ئەو خەبیرانە بۆ بەردانی خێزانەکانی پێشمەرگەی پێشمەرگە عملیاتی کردبوو خێزانیان گیرا بوو مقابل بۆ حکومت دەش خێزان منداڵەکان داوای لە دەکەی دەگۆڕن تەسلیم بەریان دێن جارێکی تر من دووپاتی ئەەکەمەوە ینی ئەگەر ڕژێمی بەعەس خێزان و مناڵەکانی ئێوەی نەگرتایە ئێوەش خەبیرەکانتان ناگرت نەخێر ینی ناچار پەناتان بردەبەر بۆ هەرچەنە گرتنی خەبیرەکانیش کارێکی زۆر باش بووە لەبەرەوانە هاتوون چەکی ئەتۆم و قومبەلەی زەڕیان دروستکرد لە عێراق کە دواتر لە بەرامبەر کورد بەکاریان لەبەرەوە ئەمە کاتێک ئەمەلیاتمان دەکرد و خەبیرمان گرت کاتی خێزان منداڵەکانمان گیرا بوو ئەگە خێزان منداڵی نەگرتمانە بۆ دەست و خەبیرمان دەکرد خۆی شیشکەمان دەکرد ئەمەلیاتی کە عسکەریمان دەکرد بەڵام لە ئەنجامی ئەو ئەمەلیاتی عسکەریانی کە ئەمە کردومان لە ناو ڕژێم لە منتیقەکانی ڕژێم مەسەڵەن جیرانی ئەو دووسێ کەسێک کەم باسم کرد بە بەرنامە یەکەمە ئەوە حکومەتی باش زۆر پێتەنگاو بوو هەستا ژن منداڵی ئەمەی کرد ژن منداڵەکانی منی کرد لەبەرەوە ئەمە عملیاتێکم کردووە بزانیم کابرای کە گرتبوومان ساخەت و جێڕاوی وت فلان کەس بووە مامەستا محسین بووە و چار پێنج کەسی لەگەر بووە ئەمەی گرتیە ئەو هەستا هاتن بەفرەدەست خێزان کوچەکەی منیان گرت چا بە کوڕەکە بوو داخم لێ نەبوو ناوەش لە جیران پیرێژن خۆڕوتر جیران ئەوە بوو تەوان هەست ئەمە خەبیرەکانمان کرد ئەوە ناچار هەستان داوای گوتیان بە پارەتان دەوتمە پارەمان نایەمە پارە نەمان گرتینە ئەمە دەمانێت ئەو ژن منداڵانەی کە گرتیتان لەسەر عملیات عسکەری ئێمە ئەومان ببەردن ئەوان بەردا و تەمان پێشتر زۆر حوالیان لەگە کردن خەڵکیان لەوەردە لای من گوتیان ژن منداڵەکان بەردەدەین دایانێرینەوە ماری بەس وەرە پەیوەندیمان پێ بکە وتم مستحیلە بیان ئەعدامیان کرد من پەیوەندیتان پێوە ناکەم پەیوەندی پێوە نەکردن زۆر حەولیاندا بێگومان هەر ئەوە چاوەڕوانی لە پێشمەرگەی ڕاستەقینە دەبێ وابێ ینی نابێت تەنازل بکات لە بەرامبەر ڕاست مامۆستا مەحسین تۆ لە ساڵی 76 چوویتە ناو بازنەی ڕێخستنەکانەوە کە ئەبوو ئەمە لە پێشترا باسمان کردای من پێم خۆش بوو سەرەتا باسی ڕێخستنەکانم بۆ کرد تۆ ناوی پیاەکە تێنا سەرەتا لەوە دەستمان کردەکانی ڕێخستن چی 76 کە سۆڕ شتێک چوو 75 کە سۆڕ شتێک چوو تەمان وەزعی کورد زۆر خراپ بوو ئەمە محاولەمان کرد و خەڵکمان ناردە بەغدا گوتمان ئەگەر حەقی کورد بدەن و ئەوەی کە باسی کردیە حکمی ذاتیمان بدەنێ حەقیقی ئەمە هیچ ناکەین حکومەتی بەعس جوابش زۆر توندی داینەوە هەر ئەسلا حسابیش لێ نەکردین گوتی دارخورما لەو چیایە شینبی لەسەری من شینبی لە دارخورما لە کوردستان دارش کرد پێشمەرگە لە کوردستان هەندێک جار مراوەغەی بەکات ئەکرد یعنی بۆ وەزعی ڕاهین نەشەڕ نەئاشتی شۆڕشی کوردی مەشغوڵە کرد یعنی بۆ ئەوەی کە تا کاروباری خۆی جێبەجێ بکات لە هەندێک جێگا جێپی خۆی قایم کە تا بتوانێت چکە حکوومەتەکانی ئەو کاتی دەسەڵاتی عێراقی یەک لە دوای یەک بەردەوام کودەتا ئەبوو کاتێککە سەرۆکێک ئەهاتە سەر حکوم بە تەواوی جێپی خۆی قایم نەئەکرد ناچار پەنایەبر بۆ ئەوەی کە بەرێکی ئاشتی لە کوردستان دروستکە و سەرقال بێتە جێپێ قایمکردنی خۆیەوە لە مەرکەز هەمیشە باس ئەمەی کردووە لەگەڵ کورد و هیچ کاتێک نەویستووە مافە دەستوریەکانی کورد بدات هەندێک جار هەندێک مافی کەلتوری و ئەوانەی ئەدا بە کورد بەڵام دواتر ئەمەش بۆ کات بەسەر بردن بوو ماوەسا مەحسین تۆ لە ژیانی پێشمەرگایەتی بەشداری داستان گەلێکی زۆرت کردووە پێم خۆشە باسی داستانێکی ترم بۆ بکەی کە لە مێژووی خەباتی خۆدا هەیە
والله خۆی مەسەلەی گرتنی خێزانەکەم ئەوە تاسیری زۆر بوو ئەو کابرێک جاشێکە گرتی بوو گوتبلەوەی من خێزانەی دەگرم گوند زۆر ڕزان لێ کرد بەری نەدان گوتیان مەی بە پیاوی باش بەگوتی لەبەر ئەوە دەیگرم لەوە ناگرم ڕخن بە ژنەی نابتەوە بەڵام لەوەی دەگرم بزانم پیاوەکەی لەو پیاوانەیە خۆی بەخشن دەدا زۆر عملیاتی عسکەری پێشمەرگانەمان ئەنجامدا و هەرچی لە دەستمان هات بەرامبەر دوژمن تەقسیریمان نەکرد لە شەڕ لە پێکدادان لە مەفرەزە ناردن بۆ شوێنەکان مەسەلەن جێی شعبی لە منتخەی کەندێناوی پیا بوو جێی شعبێکی زۆر پیا بوو حکومەت سەرج دەوزێ کرد ئێمە من مامەغەفور خەشی منتخەی کەندێناوی بوون مامەغەفە سڵاو ڕێزمانەیە بۆ ڕێزمەندە قارەمانە تەبعاً چوین لە گوندەکان دەستمان پێ کرد لە گوندی مەلاقەرێ دەستمان پێ کرد هەرچی جێی شعبی بوو لەوێ چەکمان کرد چەکانمە هێناوە دامانە پێشمەرگەکان پێچێکدار کرد ناچار بووین یعنی حکومەت فشاری لێ دەهێناین ناچار دەبووین ئێمەش عملیاتی عسکەریمان دەکرد مثلا جێی شعبیمان چەک دەکرد پێشمەرگەمان دەنارد عملیاتی عسکەری دەکرد لە شوێنەکان زەربەمان لە حکومەت دەدا ڕەبایەمان دەگرت هەرچی لە دەستمان هات تەقسیرمان نەدەکرد چکە وا بوون وەلێ نەکرد بە زیاتر بە چالاکیەکانی دەدژی ئێمە لەبەرەوە ناچار بووین ئەمە هەرچی دەتوانەمان داهبوو تەقسیرمان نەکرد لە پێکدادان و شەڕ ماوەسە مەحسوود تۆ موالێدی 55 تەمەن 8 ساڵ بووە لە ساڵی 63 زوڵمەکانی حرس قەومیەکانی بەبیرێت باشم ببیر نایەنە باشی بەبیر نایە بەس وەڵاهی زوڵمیان زۆر دەکرد ئاگام لێ بوو یعنی ئەوەی لە ساڵی 63 ڕوویداوە جینۆسایدێکی هاوشێوەی ساڵی 1970 بووە بەڵام من پێم سەیرە بۆچی ئەم جینۆسایدە کەمترین کات ناوی ئەهێنرێ و باز ناکرێت یعنی ئەوەی حرس قەومیەکان کردویانە لە ساڵی 63 کەمتر نەبووە لەوەی ساڵی 1970 زۆر بەخۆتر بەڵام تێناگەم بۆچی کەمتر باز ئەکرێت ڕەنگە ئێمەی کورد زاکرێمان ناواز بەڕێی من دەگەڕێتەوە سەرەوەی کە تەنزیماتی سیاسی کوردی ئەوەندە بەخۆت نەبوو ئەو کاتە ئەوەندە بەخۆت نەبوو بەڵام ئەوە ئاخیرێکی 1970 تەنزیماتی یەکێتی و حیزبەکانی شیوعی ئەوانە زۆر بەخۆت بوون زۆر فەرقی هەبوو لەگەڵ ئەو ساڵانی 63 یعنی ساڵانی 63 تەنزیماتی ئێمە زۆر ضعیف بوو حیزبەکانی کوردستانی ئەو قودرەتیان نەبوو بەڵام لە 1970 حیزبەکان زۆر پێگەیشت مەسەن یەکێتی نیشتیمانی کوردستان پێش 1970 بەقوت بوون پاش 1970 پێش 1970 بەقوت بوون بەڵام ساڵانی 75 بەدواوە یعنی هێزی پێشمەرگە و حیزبە سیاسیەکانی کوردستان لە 75 بەدواوە زۆر بەهێز بوون بەڵام لە خوار 75ەوە خراپ بوون ئەوەندە بەقوت نەبوون مەسەن 60 هەر زۆر تەنزیمات ضعیف بوو لە تەنزیماتی کە ضعیف بوو چۆن متوانی بەرگری لە ماوە بکە ماوەسە مەحسین ساڵی 63 خۆ ئەو کات کورد بڵین ئەوەندە بەهێز نەبوو لە ڕووی سەربازیەوە کە بەرامبەر دەوڵەتەکانی یەک لە دوایەکەکانی ئەو کاتی عێراق بیانی تەنگەژەیەکی زۆریان پێ هەڵچنی بێت بەڵام بۆچی بەعس تەنانەت نەک هێزە عسکەریەکانی خەڵکە مەدەنیەکەشیان عەرەبەکان بە پێی پەتی ئەهاتن زوڵمیان لە خەڵکی کوردستانە کرد یعنی چوونەتە دیوە خەڵکیان هەرتیان هێشتووە ژن و مناڵیان پێکەوە کوشتووە ئەمە ساڵی 63 ڕوویدا ئەمانە هەمووی مێژوو بۆمان باس ئەکا یعنی ویستی دەسەڵاتی بەعس هەمیشە ئەوە بووە جینۆسایت قڕکردن لە ناوبردن بیری نەتەوە پەرستی عەرەب هەمیشە زاڵ بۆ لەلایەن کە هیچ نەتەوەیەکی تریان پێ قوبوڵ نەبووە ماوەسە مەحسین جارێکی تر بەخێر بێتەوە زۆر سپاس بۆ ئامادەبوون دووبارە سپاس بۆ بەڕێستان کە بەرنامەتان ڕێخست سپاس بۆ جەنابیشت زێنەکردنی خەباتی پێشمەرگەیە بەڕاستی سپاس کە زۆر کەس هەوڵداتن خەباتی پێشمەرگە بزرکە ئەوەی بەرنامەی ئێوە زیندووکردنەوەی خەباتی پێشمەرگەیە زۆر سپاس بۆ جەنابیشت با لە شەڕی پردێوە دەست پێکەین لەوێش چالاکیەکتان هەیە وەڵا خۆی ساڵی 1970 بوو منداڵەکانی من 5 مانگ و گیرا بوون لە ئەواخری مانجی 80 گیران لە مانجی 5 هێزمان خۆمان کۆ کردەوە 9 کەس بە سیارەشی ئاسکەری خۆمان پێشمەرگەی چوینە گردەسۆر لە گردەسۆر کابرایشی لێ بوو ڕیادی بەخێر ڕەحمەتی خوای لێبی مام
زۆر پیاوەشی باش بوو لە ماڵی خۆی داواتی کردین نانەشی باشی بۆ دژن پێشمەرگەش خۆی بە خۆت دەزانانی نان نەبخوا ڕاست ئەو ڕۆژی گۆشتی هەبووە جێژنەی بوو ئەو پیاوە بەڕێزە ئەمەی داوت کرد بە جەماعەتەوە هەموو 6 کەس بووین بە سیارەکەەوە چوین ماڵی لە ڕۆژی 26 پێنج بوو 5 لەوێ نان ماخواتە درنگانی شەو لێ ماینەوە گەنجەکانی ئەمان دیت کەیفیان زۆر پێشمەرگی داهات گەنجی گردە سۆری بەڵێ پاش ئەوە مەوعیدمان هەبوو لەگەڵ یەک لە ڕەبیەکانی پردێ تەنزیمی ئێمە بوو ناوی هەلگورد بوو شەهید بوو ڕەبیەکە هێزی عسکەری تا بوو یان جێ شعبی بوو جێ شعبی بوو بەڵێ طبعا ئەمە سوای سیارەکەی بوون مەوعیدمان سەعات 12 بوو 12 شەو بچین بەسەر ڕەبیەکەی دادێن بەڵێ برادەرەکەمان کە لێ بگوت سەعات 12 شەو وەرن پێش ئەوەی بێن من ئیشارەتان دەمێ بەلایت ئیشارەتان دەمێ طبعا ئەمە چوینە نێزیشی پردێ هەتا سەعات 12 خۆمان کرد سەعات 12 بڕش پاس 12 ئیشارەتی لایتمان بوو هات لەسەر ڕەبیەکە ئەمە چوینە ڕەبیەکەی طبعا ئەو حارەت بوو برادەرەکەی مەحارەت بەڵێ چوینە سەرەوە ڕەبیەکەی تەمەشامان کرد هەمویان نووست بوون 6 کەس هەمویان نووست بوون هەموو کراشکۆفەکان لە من سەریان داناوە بەڵێ کە چوینە سەرەوە گوتمە برادەرەکان گوتم کاک فلان ئەتوو ئەوە چەکە کاک فلان ئەتوو ئەوە بە دەو بە ئیشارەت بە قسەنا بەڵێ گوتم ئەتوو ئەوە هەتا گەیشتە 2 کەسی ئەخیری خۆم بێدانا بەڵێ ئەوان هەر کەس خەریکی ئەوەی خۆی بوو چەشیان لێ وەرگری ئەمنی خەریکی ئەو دوای خۆم بووم ئەوەی دوای من یەکیان جەنتلمانەش گەورە بوو ها هەستاوە لۆم هات بمگری بەڵێ طبعا من خۆم نەدا دەستی پڕمدا کابرای کراش پیرەمێردێک دانیشت بوو هەستا بۆ دانیش کراشکۆفەکەی ناو لاقی ناویزی تەقەم لێ بکە پڕمدا مەغزانەکەم لەسەر لادا کابرای زەلامە جەنتلەکەش پشتمەوە بوو پڕمدا کابرای کراشکۆفەکەی مەغزانەکەم لەسەر گرت تەوان هیچ پێنما بەڵێ مەغزانەکە گوت پارەکەم پێ لەسەر بانی پڕم دەخوارێ کابرای جەنتلمانەوەی کە هەڵای بوو لەبەرەوەی لە خەو هەستا بوو مشەوەش بوو تااقەتی نما بوو سەرکەی ئەویشم هینا وەڵا برادەرانی مەوەیان زانی ئەوانە تەقەلەوانەکەن تەقان لە من لەوان کرد 3 گول لە 2 گولم پێ کرد گولێک بێرم کرد گولە لە پشتەوە من ئەمە ڕووم لە کابرای بوو چەکمە کرد ئەوان گولیان تێگرتم تەقان لێکردم لە من لە جەماعەتەکەی گولەشان لێرەمدا گولەشیان لێرەمدا ئەوجا هەموو جارێکە دەرێم ئێرەم بریندار بووە خەڵک سوالم لێ دەکە دەرێن ئەلۆ بریندار بوو کاکە وەڵی ئەو ها بوو مەوزوعەکە دەنا لە هەراتنێ نەبووە هات بووم گولم پێکە دەبی بەس ئەمن لە مێرخێژی وەرگری سەکەی بووم مەغزانێ دەرینم جەماعەتیش لە پشتەوە تەقان لێکردم وان زانی ئەوانە خەریکی ئەوانە پەلەماریان بدەن وە بوو طبعا کابران فڕێ دەخوارێ بە خۆشم هاتمە خوارێ بەلا قاسم هەردوو قاسم پێکرا بوو هاتمە خوارێ لە ڕێبیەکەی هاتمە خوارێ تەمان زۆر زەحمەت بوو زۆر ناخۆش بوو خانەکانی ئەمنان لە نێزیکی بوو ئەمنش بەرەو خانەکان چووم یەک جارشم لە دەرگەشیدا دەرگەی گومەزی زەردی پێوە بوو دەرگەی دار بوو دوسێ جارم لێدا دوای گوتم کاکە وشی دەرماری ئەمنان نیەوە وەخت خۆشیم لێ بووە دایری ئەمنما ماڵی ئەمنی باسە ڕاست گەڕامەوە بەجێ خۆمدا گەڕامەوە وتم دەڕۆم هەتا دەمرم شەو سەعات 1 بوو تقریبا لە ڕێبەکان دوور کەوتمەوە بەرەو بەچێ بە کەرخی دێدەوان هات دێدەوانم نیشان کرد دێدەوان دیار بوو شەو بوو دێدەوانم نیشان کرد و ڕووم لە دێدەوان کرد هاتم هەتا ئەو خینە هەموو لە قەلم بە چۆڕ هەموو قەلم ڕق بوو وەزعی خراپ دەم مشک بوو ئاو نەبوو بخۆم زەخەر کە تێنی کە بریندار بی زۆر حەزی دەستە ئاێ ئەمن ئاو نەبوو کاتە بیخۆمەوە برینەکەش خینەکە زۆر لە قەلم هات بخوارێ هەموو سێوارەکەی ڕق کردبووم دەوری سعات دەوری نۆ بوو ئەوە بوو سیارە هات لە ناوی شەش پاردا بە سیارە هات هەتام هەستام بۆ سیارەکە ڕق بوو ڕۆی پیکە بەبوو برشکە ڕۆیشتم بە وەزعی سەپڕێ و تەنەکتەرەکە 2 گەنجی تێدا بوو ها غاریاندا ها ئەوە چیە وەڵا مامەسەمسینە بە خوڵام مامەسەمسین هات ماچیان کردم مامەسەولۆیان ناسیەوە ئەمنیان ناسیەوە هێواری لە گندەکەی وان بووین هەگردە سۆری وەڵا ئەمنیان هەرگرت هاویسانە سەر تەنەکتەری یەکیان منی گرت و یەکیان دەی هاژووە ئەمنیان بردەوە گردە سۆری لەوێ پیاوی لە ناوی عەبدوڵای مامسەلی بستەمایە خۆشە هات لادەچ هەبوو بە لادەکەی خۆی ئەمنی بردەوە گوندەکەی خۆم گوندی جێ بەسەری منداڵەکانی لێبوو لەوێ پێشمەرگەکان باقییان وەڕما ئەم گەیشتمەوە جێ پێیان وا بووم نمایمە هەموو دەوریان لێدام و چۆنی شاشیان لەگە کردم و ماچیان کردم و
خەنی خۆشیان بوو کە ئەمن قوتار بوویمە یعنی تۆ بە تەنیا بە برینداری خۆت قوتار کرد ئەی هاوڕەکانت چیان هاوڕێکان هەمیان هاتبوونەوە گوندی چاوەڕێوانەکەت مەیتی من ببینەوە خەبەری من هەبی خەڵک باسکە یعنی ئەوان وا چاوەڕوان بوون کە تۆ شەهید نەبێتی نەمابوو لەبەرەوە بەجیما بووم وەڵا کە ئەمنیان دیت گەشانەوە تەبان زۆر بەڕاستی زۆریان پێخۆش بوو تەبان ئەمن لەگەڵ پێشمەرکان کە دەوریان دام لە گوندی گوتیان لێرە باش لێ ببینینەوە لەبەرەوە حکومەت دەزانێت تواتیوە ئێرە وا چاکە بچینە سماقولی ئەوڵا پێیان وردە وردە سووە وراغشان لۆ هینام سواری وراغی لەگەڵ پێشمەرکان شەو بە گۆمەشینیدا ئاودی بووین چوینە منتیقەی سماقولی طبعا چون مدارەکانشم دوای هاتنەوێ دەرێ ماڵێکمان لێدانا ئەو فترە بریندار بووم لە ماڵی مام قادر شۆڕش ڕەحمەتی بووم مام قادر شۆڕ ماڵی لێ بوو ڕۆحی شاد بێت لە ماڵی مام قادر شۆڕش ڕەحمەتی بووم لەوێ خزمەتیش زۆر بێ حسابیان کردم و ماڵەکەشم هاتە سماقولی خانیشان لێ دامێ منداڵەکانم لێ بوون بەخۆشم چوومە ماڵی خۆم و قوتارم بوو لەو بەرگە ساتێک کە تووشم بوو لە پردێ و پێشمەرکانیش زۆر بە خۆشحالیەوە ئێوە پێشمەرگەکان چەند کەسە بوون کە چون بۆ ئەم چالای 6 کەس بوون 6 پێشمەرگە هێزەکانی دوژمن چەند بوون لە ناو ڕەبیەکە ناوڕەبیان تقریبا 8 کەس بوون 8 کەس بوون ڕێبێکە ڕێبێکی گەورە بوو لەسەر ڕێک ڕئیسی هەولێر پردێ بوو بەڵێ ماوەسا خەواتی پێشمەرگایەتی لە سەردەمی شاخ ئەرکێکی قورس بوو یعنی ئەو کاتە وەکو پێشتر ئاماژەم پێدا هێزەکانی دوژمن هێزێکی گەورە و زەبەلاح بوون ئێوەش چەند چەند کەسێکی بڵێن مەحدود بوون دیاریکرا بوون کە حماسەتی کوردایەتی و نیشتیمان و نەتەوە خۆشەویستی وای لێ ئەکردن کە بچنە شاخ هەموو جار ئێوە لە شاخ تووشی کۆمەڵێک شەڕ و داستان و بەرگری بێوێنە ئەبوون ئێوە لە ڕووی سەربازیەوە لە ڕووی لۆجستیەوە ئەم پێداویستانەتان چۆن بۆ دابی نەکرا وڵی ئەمە بە خۆمان ئیمکانێتێکی زۆر مەحدودمان هەبوو هەر زۆر کەم بوو لەمە دووتیارەکان داوای یارمەتیمان نەکرد یارمەتیان دەداین چەکمان پێ دەکڕی یان عملیێکمان دەکرد دوین چەکمان پێ دەگرت چەکمان دەگرت دەمانیناوە بە پێشمەرگەمان دەکرد خەڵکیش بەردەوام ئەمە خەڵکمان تەسقیفە کرد نەشاتمان هەبوو دەچینە گوندەکان نەدووەمان دەکرد قسەمان دەکرد خەڵک ڕوبەڕوومان دەهات بە تایبەتی دوای شەڕی ئێران و عێراق خەڵکەش یەکجار زۆر ڕووی لە مەنتیقە ئازادکراوەکان کرد خەڵک نەدەچوە عسکەری دەهات لە مەنتیقەی شۆڕش خۆی حەسارەدا وەکو پێشمەرگە نەبوو بەڵام وەکو پێشمەرگە لە هێزی پشتگیری بوون چەکی هەبە هێزی پشتگیری ملی بوون ئەمە زارەوە کە شەڕمان نەکرد هێزی گوندەکەی شەڕمان لێ دەکرد هێزی گوندەکە لەگەڵمان لە هاوکار بوون شەڕ لەگەڵ ئێمە دەکرد هاوکاریان دەکردی یعنی بەڕاستی ڕۆڵی هێزی پشتگیری کاتە ینی خەڵکێکی زۆرە بوو کاتە لە کە پێشمەرگە نەبوون بەڕستمی بەڵام کاتێک کە شەڕ ڕووی دەهاتن بەرگریەک ئەبوو یعنی هێرشێکی دوژمن ئاهاتە سەر کوردستانوان بەرگری بێوێنیانە ڕاکێک پێ برێم ئەگەر ئەو دووتیارانی منتخەنە بە ئاسان شۆڕشمان پێ نەدەکرد ئەگەر خەڵکی جوتیار و لادیەکان نەبان ئەمە شۆڕشمان پێ دەکەن نانیان داینێ خزمەتیان دەکردین نامیان لۆ دەهینا لە شاری نامیان بۆ دەبین و ساری بەیاناتیان دەبردەوە داهینا نانیان دانی سراحەتیان چاچیان لۆ دەکڕین هەمووش دەجیان لۆ بەڵام بەداخەوە ئەمە چاکەی شۆڕش بوو کە لەگەڵ خەڵکی گوندەکان ساکرێت بەداخەوە کە وەک پێویست خزمەت ناکرێن بەڕاستی خەڵکی لادیەکان بەداخەوە ئەبوو بەداخەوە خەڵکی خزمەتێکی زۆر بکرێت دیاتەکان حسەی ئەسەدیان هەیە پشتی شێریان بەردەکەی ئەبوو هەیان بووە هەمویان بەڵام نییە وڵە بەداخەوە هیچیان لۆ نەکرا ینی بڕاب کە ئێستا دیاتەکان کە دیسێ دیاتەکان زگت پیان دەستی هیچیان لۆ نەکرایە ئەو حکومەتەیمە هەر خەریکی جیفانپەرکردنی خۆیتی هەر خەریکی ئەوە نییە ئاور لە دووچارەکان بداتەوە نانەشام داتێ سراحەتیشان بداتێ دادەیان لە وەقیرکە مەکتەبیان بۆ بکاتەوە خەستخانەیان بۆ بکاتەوە یارمەتیان بدا تەعینیان کات شتیوانی هیچ کەس ئاگەر لە فەلاحان نمایە جارجار من سەری فەلاحان دەدەم پیان عەنتیکێ دەرێن و چ دەکەیت چت پێ دەکرد لەوان سەری جوتیار و فەلاحەکانە دەی ئەم سەریان لێ دەی بۆچی سەریان لێ دەین وەڵای سەریان زۆر دەیان پێخۆش دەبی کوردەواری وایە یعنی وەفایەک بۆ ڕۆژانە خزمەتیان کردیمە مەسەلەن دەسم سەریان لێ دەم لە گوندەکان ئەوەندە کەیشان پێ دەی وەرزان دنیام لۆ بردینە وەزی سوین و نەکردن هیچ پێ ناکرێ من ئێوە لە سەردەمی شاخدا لە لادیەکان هاوکاری خەڵکی دیەکانیشانە کرد ماوەسا کاتێکە قورکاریانە کرد هاوکاری خەڵکان لەوەی زۆر باش بووین ئەوەی یارمەتی خەڵکمان دەدا مەسەلەن دوورنەی هەبا دەچین دوورنەمان لۆ دەکرد درەوتان بۆ کرد درەمان بۆ دەکرد مەسەلەن سەربانی قوڕ بدابا چووکە لە گوندان عادەتەن وا بوو کا ئەڵڵا لە دێهاتەکان ئەوە هەبوو گەلە کۆمەچی هەبوو هەرەوەز پێ دەگرترا
مثلا کابرای خانی قڕدا یەک تاقە زەلام بوو لە ماڵ نەیزانانی خانێکی قڕدا خەڵکی گوندەکە کۆ دەبوونەوە هەمویان پێکەوە قڕیان دەگرتەوە دەچوو خانەکان سواقەدا نیورانی کابرا نانی بۆ دەکردن ئەوە هەبوو ئەوە لە گوندی ئەو تەبیعاتە هەبوو خەڵک زۆر بەو یارمەهیدانەی یەکتری زۆر ئاسوودە بوو ئەوجا قوڕدان باە ئەوجا بیر لێدان باە ئەوجا مەسەلەن هەر شتێک باە حیوان بەخێوکردن خەڵکە یارمەتی یەکتری دەدا ئەو ژیانە لە ناو کوردەواریە زۆر جوان بوو ئەو هەرەوەزیە زۆر جوان بوو مەسەلەن ئەو جوتیارە کە ئیشی لۆ دەکرا ئەوی ڕۆژ دواتر چەند ڕۆژی دواتر یارمەتی هەرۆزی بۆ خەڵکای دیکە دەکرد بەنۆبەت بوو یعنی ئەو ڕۆ مەسەلەن ئەو حەوت کەس هاتبوون ئێرەیان قوڕدا بوو سبەینێ دەچون ماری ئەوی دیکان قوڕدا هەر حەوت کەسەکە پێکەوە دەچون یعنی ئەو حەوت کەسە ڕۆژە قوڕی بۆ کرابوو هەم ڕۆژ ئەویش قوڕی دەکردو بۆ خەڵک یعنی ئەوە جوانیەکانی کەلتوری کورد بوو ئەوە مێژووی کورد بوو ئەوە بەڕاستیەکەی کورد خاوەنی جوانترین مێژووە خاوەنی جوانترین کەلتورە بەڵام بەداخەوە وردە ئەوانە کاڵبوونەتەوە بەرەو نەمان ئەچ خەریکە ناوەکانشمان لەبی دەست پێویستە بەڵێ پێویستە ئەمە بۆ مێژووی خۆمان ینی لە بەرنمەیەکی وهایە ئەو شتانە باسکەین بۆی نەوەکانی داهاتوو کە گویان لەم دەستەواژانە ئەبێ کە بزانن مێژووی ینی میلەتی ئێمە میلەتێکی زۆر فەقیرە زۆر هەژارە زۆر نەدارە و تاریخەشی زۆر قولی هەیە زمانی کوردی لە زۆر بەی زمانەکانی مێژووی کورد 6,000 ساڵە 6,000 ساڵە کورد لە چیەکانی زاگرۆز و تۆرۆسەوە هاتوونەتە ئەم ناوچەیە ینی تا مۆدایەکی فراوانە بۆ چەندین گەلی تر لەم نیشتیمانەی ئێمەیە سەرانیان بە دەوڵەتە کوردیەکان داوە بە ئیمپراتۆرێتە کوردیەکان داوە بەڵام بەداخەوە وەڵام میلەتی ئێمە میلەتێکی مەغدوورە میلەتێکە خاوەن کولتور و خاوەن کەلەپورێکی زۆر دەوڵەمەندە و زمانی کوردی زمانێکی زۆر دەوڵەمەندە هەر وشەیەک دەیکەیەوە 6-7 جاراوەی هەیە ینی لە کەم زمانی دنیا ئەو شتە هەیە لەناو کورداوە هەیە لەناو کووردا زۆر شت هەبووە ئێستا خەڵک لە بیری چوویتەوە ئێستا خەڵک لە بیری کەندووەک لەو ڕۆژانە کتابێک ئەعلان کرا لە فەیسبوک کتابێکیان ئەعلان کرد کەندووەک لە خەرمانی کوردەواری تاقیبی شوێنەکەم کرد لە بازار کوڕەکەم نار چوو کڕی کاک بێسون نار چوو کڕی لۆی کڕیم تەمەشا دەکەم چی وشەی جوانی کوردی هەیە فۆلکلۆری کوردی هەیە لەو ئەو کتابەمایە تەمان جەنابەت باس کرد کتێبەکە ناوی چییە؟ کەندۆک بە زمانی هەولێری کەندۆک چییە؟ کەندووەک لە وشەی کوردی بەڵێ لە زمانی کوردی تەمان ئەو کەندووەکتابەش 500 لاپەڕەیە هەرچی کوردی هەیە تێدا هەرچی زمانی کوردی هەیە بێت کەم کوڕژ نیە تەوانە ئەو کتابە کوڕەکە لە سویدا ئەو تەبعی کردیە دەستخۆشی لێ دەکەم کاک ئیسماعیل تەنیا بەڕاستی کتابەشی دەوڵەمەندە زۆر ڕێک و پێکە و من بەشێکم لێ خیندەوە لە ماوانە پێرە نەگەیشتم هێشتا تەواوی بکەم زۆر وشەی کوردی بزر بوو دەژێنتەوە زۆر سپاس مامۆستا موحسین ئێمە ئەتینە کۆتایی بەرنامەکە ئەگەر لە کۆتایی بەرنامەکە تۆ شتێکت هەبێ سپاس دەکەین وڵای ئەمن بەڕاستی زۆر سپاسی جەنابتانەکەم سپاسی تەلەڤیزیۆنی کوردستانەکەم لە کەرکووک تەلەڤیزیۆنی کەرکووکەکەم بەڕاستی ژیاننەوەی ناوی پێشمەرگەیە سپاس دەکەم ویستیان ناوی پێشمەرگە بەسەرنەوە ئەو بەرنامەی ئێوە زیندووکردنەوەی ناوی پێشمەرگەیە من پڕ بەدڵ سپاسانەکەم بەردەوام بن سپاس بۆ جەنابەت بینەدانی بەڕێز و خۆشەویست لەم بەرنامەدا بەجێتان دێڵین تا بەرنامەیەکی تر و تا میوانێکی ئازیزی تر بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ بێت.